لەسەر ڕێگە دیمەنێکی زۆر جوانم دیت نەویست ئێوەش بێبەش بن لەو دیمەنە ئەو ڕەوەندانە لیرەنە ئەو کارە جوانانە با بچمە لایەن زۆر جوانن وی ئەو سپیم دەوێ بگرم ئەو سپیە زۆر جوانە ئافرین ئەو بزانین کەسی لێ قسەمان لە بۆ بکات وەی گیانە کوچ چۆنی کشلۆن لە جوانی تو کشلۆن وەرە با بڕۆین وەرە لەگەر من وەرە یاڵا وەرە کچەکە وەرە کنە من وەرە شیرینە سەلام عەلەیکۆم باش کاکە ئەحواڵکوا خەیراندار بی یا ڕەبی سڵاوت لێبێت باش کاکە ئەحواڵکوا تەندروستیت دێڵە باسینە ژۆری بزانم چ دەکەن بە چێوە خەریکەن با بچینە ئەو دیوی ئەڵڵانگۆ چێن دەرتان پێ خۆشە دەچینە وێندەر سڵاو دێ بدایە جان جانە بەخێر باشی ئەحواڵت کۆات هەندروستیت باشە دەمای خوای گەورە باشە دەمای خۆی ئیشاءالله دایە جان ئەگەر هەندێک باسی ژیانی خۆتانم لە بۆ بکەن بزانم کو دەوگزەرە ژیانتان ئەجە ژیانی ما ئەوە هەر ئەو هەیە هەر دەستنە چێن دەرمەسەلەن بزانم هاوچی لێرن ڕۆشتین چی لێرە ڕۆشتین دەچینە منتەقەی چۆمانێ هاوینە ئەوێ سارترە دەستنەوێن دەرخۆشترە چینە بن بەردەبووچی چەند خۆشێک بە خۆم ناچم بە سمارە برام ماری برا ئێستا ئێرە چی ئەوە ماری برامە ماری براتە ئەتو لێرە دەژی ناوە لە مارمەوە بۆ بڕۆ بەستەردان هاتیم بە سەردان هاتی تێکنە چ بە خێو دەکەن وەڵا ئاژەردارینەوە هەر ئاژەڵداری دەکەن وەنیە زۆر خۆشە ینی زوو دیمەنەکەتان زۆر جواب بوو منتقەی خۆشەوە وەتی لە زمانی بە باپیرمانەمە هەر ئەوها ئەژین و هەر ئەها ئیشە ڕەوەنداتی دەکەن و ڕاند بووینە هەش هەر ڕەوەند بووین ئەنهانیش ئەسەر هەندێکمان لە شاری هەندێکمان لێ دەشتەوە ئەزت خۆ بە ئەشتانە هەر بمینێتن ینی کوردستان بەو دیمەنانەوە جوانە هەر دەمینێتن ئینشاءالله هەر دەمینێتن ماستی ئەوە دەکەن وەنیە ماستەکەین و پەنیرەکەین و ماست و پەنیرتان پێ دەچێت زۆر خۆش بێ خۆت دەکەی یان ئەخەم نارم بخۆم لێرە نیمە ئەتو دەکا براژ نەکەت بوچی براکەم براکەت و دەی لەشتان ساغ بیت ئینشاءالله هەر تەندروست باش بن هەر سەلامەت بن ئەو زۆر حەزم لێ بچمەنا ئەو کارانە ئەوجە بەس ناشوێرم وەڵا هێوەی کەم جارە دەچمەوە دەستیان لێ دەدەم کارچ لە تۆکە چم لێ دەکرا چ بکەم وچین نەماندیتیا ئەوان بەستە زمان خۆی زێڕانە باشە بەس دستانان دەستنە چۆمان ئەدی هاوینان دەچینە چۆمانی هاوینان دەستی چۆمانی پشتی دەچینە بەردەبووچی بەردەبووشتانەکە ئەدی هاوینان هەر لێرە دەبنیان هەر جار دەستنە جێ مەقصد بەهارە لێرە نینە هاوینان دەچینەوەین دەرەی پایزان دەین و ئێرە دستانان دەچینە ناحی دێگەرەی دێگەرە ئەوێ ئەو باش دستانان خانشتمان هەیە لەوێن دەری ئەوێ باشترە بەکەی ئەوێ مەڕمارەکە بەخێوەکە دستان زۆر باشە ئەی بزانم لێرە ئەنگ و خواردنی کوردەواری زۆرتر دەکەن خواردنی کوردەواریش دۆرمەیە و کفتێ و برنج و گۆشت و قڕاوە و ئەو شتانە دروست خەچی دیکە مەسەن ئەوانە خەرچی کەش ئەو شتانە دەکات چ نازانم ئەوە ستانان دەخورێن کاتانان زیاتر ستانان حەزی لێ کەشک و شتێ لە خۆدۆینە لێ دەنێتن و ئەو شیوانە جانیسکە و ماشە و بگرە هەتا ئەو زمانی حالم هە برنجە خواکۆچ لە بەشتانێتن وڵای قسەت ئێستا کەس خۆی ماندی ناکە خۆ بەشتانە و مادی ناکەن بەریانی و دۆرمێ و ئەو شتانە دۆرمە و بریانی تۆ خۆشە باشە بزانم ئەدیوچی لە چۆمان و ئەوانە ئەتو هیچ سویتی لە گەریان لە بیداەتی بەخۆم هەدەوێ بوومە بەس کەتنی شارمان خواردنی شتی سروشتی مەسەرەنها کەنگر و ئەوانە ئێجا کەنگر و ئەوانە بەهاران سەری بواری و دستانی ئاخەلێوان ئەو نەعای کەنگرە و کاردیە و تورکێ و ئەو شتانی وەڵامە بە زۆری هەر ئەو جیانە خۆنجایت کۆشکەش زۆرە برین پاکستانان بەسەڵ هەیە من گەلک
فرقی هەیە مەسەلەن لای بادینان هەندێک خواردنی دیکە هەیە هەندێک جیایکە هەیە ئەشکاری هەیە بەزۆڵی ئەمە ناخۆن سەکە ڕاستی بەستەکان خۆش بگایە جان زۆر زۆر سپاسم دەچم هەندێک لەناو ئەو کار و شتانە دەگەڕێم و باشە دەستەکان خۆش زۆر زۆر مەمنونتانم زۆر سوپاسان دەکەم زۆر سوپاس وەرن لەگەڵم بچمەنا ئەو کارە جوانانە جا هەندێک لێشیان دەترسێ ئێستا دەرن دوو دەترسی چ بکەم یانی چۆنی باشی دەرکە لەو من کردەوە عافیە و جەوەری یەکەکی جوانشم لۆ بگرێ یاڵا وەرە تو ئازای وی 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 چەند جوانن ئەی گوناحن ئەها وەرە وەرە دەزانین کامەم دەوێتن ئەو سپیە گچکە ئەو سپیە ها لێ دیار ئافرین گوناحە و هامەی گرا وی چیان لاکەم کاکە ئەنگۆ لاکەون مێلە بڕۆ مێلە بڕۆ وی چیانە گوناحە گوناحە بەریدە 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 ئەی زۆر جوان تخوا درم نە ئەزیەتیان بدەم زۆر جوانە خەینە ناژوێرم بەس گوناحیشن وی چەند جوانە با بڕۆین زۆر جوانن چ بکەم هەندێک نەرمن نەرم هەندێک نەها کا دەرکە ئەو دەرکەشم لێ تێک چوو